کاک عەباس سڵاو. سڵاو. کاک عەباس ئەمە چەند ساڵە شریکین بێکەوە ئیشمان پێکەوە کردیا هیچ مشکلێک لە بینی مەڕوویدایە؟ باوەڕ ناکەم. بەخۆش دەزانی ئەو وەزبەی ئاخیری مەوادەکەمان لە کواڵیتی کۆنتڕۆل دەرنەچوو. وا زەرەرێکی زۆرمان کرد. براکە لەخوارە تو زەرەرت نەکرد ئەمیش زەرەرم نەکرد. کاک عەباس بەس دو ئەوەی هەستینەوە پارەکی زۆرم نیانەوە محامەلێ ئەتو هیچن نەینا. کاکسە برا ئەتو زۆر باشزانی ئێستاکەم ساحیب $1 نیمە. ئێ کاکە ئەو شەشەتەری داتەزاواکە دەبڕۆ لێ وەگرەوە. وەرە ئەمری ئەو زاوایەم هەر نەمینێ. 6 دەفتەرم دایە گوتم بۆکو هەڵدەستەوە هەستەوە معاملەیەکی دێزەرەرێکی گەورەیەکی دێستا ئەیش ئیفلاسی کردیان. ئێتۆ ها بە نەرمی معاملە لەگەر بکەی ناوەڵە 1 دینار ناداتەوە کو دێویشتیوە مامەستا. بەخوای ڕاستەکەی هەموو زۆر نەرم لەگەڵ. بەس کاکسەدا شەق دەزانی خۆناغلە چییە. دێرگەڕێ بەس ئەو جارە بیبینم دەبی ئەو 6 دەفتەری ناو چاوی دەربینم. ئیدە ئەوها بە لەگەلی ئێستا ئیشت بە من نییە؟ ئەمن بەس ئیشم بە پارەکەیە پارەکەی بینۆ تۆ. زۆر باشە ڕێم کە بابم بڕم ئەمن ئیشەکان دەکەم خەم نەبی. ئەلو باشی خوشکە دڵخواز باشی کاکە گیان کاکە ئیتر گلەی نەکەن باشە 6 مانگە پارەی مۆلیدەتان نەداوە بۆیە کارەباکەتانە بڕین ئەوە شتێکی قانونیە. تخوا بەشکم یارمەتیەکمان بیت ئەم مانگەش نازام چی و پێ بڵێم وەڵڵاهی خوایە گیان یارمەتیەکمان بە سوپاس دەکەم لەبەرەی خۆتە زانی کچێکم هەیە لە مەکتەب بێتەوە ساعی هەیە چۆنە بێ بێکارە بابین. خوشکێکیان هەر خۆت بڵێ ئەوە کێشەی من نییە خۆ من خاوەنەکەی نیم خاوەنەکەی ئەڵێ هەر ماڵێ 6 مانکرەی مۆلیدینەدا کارەباکی لێ بکوژێنەرەوە. وایە دەستان خۆش بێ. باشە خوا حافیز. خوایە شکر. یایە کچی من ساق پاسەکەمان گوتی ئەو پارەی لێکە گوتێکە پارەی تێدا نەبوو هیچکە هەرچەت پێ ناکەم. کچی من پارە لەم ماڵەیە نییە بەچی پارەی بینێ کارەبەکەشمان بڕاوە بڕۆ پێی بڵێ بای ترا چوتت پێ نەکە. خدای گوتی بێژێتی چی هاتوو چۆن پێکە با باوکە پێت بکە بڕۆ پێی بڵێ دەی. کاکەیوان ئەو ڕەگە بوو کە داوایان کرد چەند کاتۆنی ئامادە بکەم؟ 10 کارتۆنیان لە ببان. دیسان تەلەفۆنە 1 دقیقە بەس زوو باشە بەس. ئەلۆ سەلیم لەکوێیت؟ سەلیم بۆ وات کرد لە ژیانی من فەرموو 6 مانگە کرێخانوت نایەوە دڵنیام ساحێبخانەوەمان کاتە دەرەوە 6 مانگە مۆلیدەت نایەوە ئەوە کارەبای مۆلیدەمان بڕە کچەکەت ئیتر هاتوچۆی پێ ناکرێت ئەبێ خۆت هاتوچۆی پێ بکەیت بۆ وات کرد لە ژیانی من بۆ وات کرد. ئەتو جێڕا بگە جێ ئەتو حياتم فوتە حياتم نەمەیە هیچ لێنە کاکە دێ زووە باش باش بەسەر چاو سەرتەوە. کچە جوانەکە کۆی باش بە قوربان لەقەم لۆ هینایەوە زینگەرم لۆ هینایی. بابا کارەبامان نێتخوا کارەبامان لە چاکەوە. باشە خەمتێن چای بکەم باشە لە پێ خۆش خۆ خەمەوەت نەبی باشە بەخێر بیتەوە خۆش بێخوا. وەرە عەباس لە مەتبەخە.
بۆ حەپە ساوی دەی بەخێر بێ بەخێر نەیە تخواوە ژیانە تو تێدایی ئەو مالە تاریکە دیتیا دەرێ عەسری حەزەری ڕۆناچێک تێدا نییە کاچی خۆم برای خۆم زۆر باش ئاگام لێیە کارەبای مۆلیدەشیان لە سەبڕی چکە چەند ماگە پارت نەدایە 6 مانجیشە کرێخانیت نەدایە بێداک ئەوکە پێنایە ئەوەنێ لەسەر بڕۆین ئەم لۆی هاتیمە خوشی خۆم بمەوە دڵخواست دەستی منداڵەکەت گرۆزاتە تەلگە با بڕۆین کاکە بێدانک بچی خۆم یاڵە خارە خۆ داکەم بابا بشم بەتەری نەبینەوەم با کچی خۆم ئەتو دەیبێ لەگەڵ بژی ئەو بابە ناتانیتن بە خێوتان کاتن ئیفلاسێکی لە پارەی نییە کاکە جان بێدانک کاکە کاکە لە خواچای ئەو منداڵی دنیا هەندەی نانی ماڵ منداڵی خۆی مەستینە سەلیم ئەگەر تۆ ئەو کچەی خۆت خۆش دێ لێرە گەڕێ با لەگەم بژیتم یاڵە کچم جۆ لە بابت ڕامەک لێرە بڕۆدەی دادات خۆ بترمێنە چون بەجێ نایەوە تۆ ژوێ لەگەڵما ئەخەتی بابم باباوکە لێرە بێ ئێمە چین بۆ ماڵی خاڵە باشە ئەخۆ من بابشم دێزم بەردکتانە کچی من وەرە لەگەڵ ئێمە یاوەرە دەی ئەخە ئەم بابشم دێدایە کاتی ئەوە نییە کچم وەراڵێن ئەخەم بابشم دەوێت دڵخواست زۆری لێ مەکە بڕۆ کچم مانەوێ ئەو بابەت دوێ ئەو بابا پیرۆزیکی کاکە نابێت ئێگەرە بڕۆ پێشم بڕۆ چدەی یاڵە بڕۆ کۆڵەکەرە کریا بڕۆ مەگری باشە و لەگەڵ دام بەزێت نێر داشی دێت باشە باشە ئەو هەبیتن سبەی دەهیمەوە وعد باشە ئێستا لە پەرخۆشەکەی دەخۆین ئەو بینگەرەکەیە باشە خەممەخۆ هەموو چارسەر دەکەین باشە شوعدم دێ کە لە پەکەی هەموو بخۆی تەواو یا کچێ خۆ ماشێ هەم لە پەکە تامەی لێ کچێ خۆ کچەکەم مەگەری کچە جوانەکەم نامەزمێلەکن داکم بنو پێم نەگوت ئەوشە ئەوە بنووسبێنی چارەسەری دەکەم بە وادە بدایێ بە ئەدە بنو کچە خۆم باشە لێ کچە جوانەکەم دەشواردەوە باشە خۆیان جان ڕحمەکمان پێ بکە لێ دەپاڕێمەوە سەلێم فەرموو شەرم نەخۆت ناکەی 6 مانگە کرێخان نەداوە وازانم شارە بێ حاکمە خۆ لە بەلاش نەبدە بۆ قوربانە تۆزێک زروفم ناخۆشە ئینشاڵڵا چارەسەری دەکەم سەلمە ئەو شتان نازانم بڕۆنە دەرەوە لە ماڵەکە کاکە جان تۆزێک یارمەتیمان بدە پیاوەتی هەر کردیە ئەوەن دۆشتەوە سەلیم جان ئەم شۆ لە ناوی بن بەیانی بڕۆنە دەرەوە تکایە بەکرێم داوە مامۆت خوا لێ مانگرە لێرێ بژین ئەو لە باوکت برسە باشە سەلیم وەک پێم وتی بەیانی کاکە جان بە قوربان بابەت بکەنەوە لێرەش دەریان کردی علاج دەکەم باشە ئەلۆ کاروان لە چی باشە سەدی مەکەیت ئیشەکەم پێتە ئەرۆ لێ بقەومەوە باشە چاوڕێم کەوتیم چی خۆم ئێستا بەمە مەکتەبێ باشە دەچم علاج دەکەم دێمەوە باشە بە قوربان بەسی دەکەم بابڕێ کچێ خۆم باشە جان کاروان کوی کاکە بەخێر بێ
وەرە بچینەوە ئاگایەکان لێرە بەخێر بێ کاکە سپاس دەکەم برسیت نییە خواردن نا هەر لە فەت مەمنون ئەمرکە کاکە 3 مانگە کرێخانی پێنە درا و لە خانیش دەرکرا ئاخ کاکە ئاخ و خۆت و شێ و بەرایی کرد خۆت خەردار کردەوە خۆت فەردار کردەوە ئەنگۆ سەبە بوون برا هەر بە متان گۆت بە ئیش ئەمرات نابێ هیچ مەجبوور چوو پارێ قەت بکەم چوومە تورکیای جلوبەرگم کڕێت دوکان جلوبەرگم دانا ئیش نەبوو بەس کرێت دوکان بدا کرێت دوکانە بدا ئەوە فلاسم کردو ئێستاش هاتیمە کنەنگۆ عیلاجەکە بکە هەدی کچەکەت کاکە باشە کچەکەت لۆ نانێریەوە باری بێ بیدە عەباسی وەری ناگریتەوە کاکە عەباس وەری ناگریتەوە کاکە عەباس وڵای گوناه پێ برم کاکە بەسەوە عیلاجەکەم لێ بکەن هەم نەبیرە بە کچەکەم ئەمە مشکلەم نییە کاکە کەلاوەتی برادەرەکەم هەیە جەیەکە دەتوانێ و ماوەی لێ بمینێەوە تا لایەک بەلایەک دەکەی بزانین تەرتیبە چ دەکەی باشە مەمنون ئەرێ وەڵڵا مەمنونێت تو بە باش ئێوارە حازر بە باش دەچین شتەکان دەگوازینەوە تەلەفۆنی شۆ دەکەم شتەکان دەگوازینەوە باشە ڕاست ئەوە چ دەکەی برا ئەوەن دەشت بالەکەم بی لە هەری گرە مەمنونم هێواری ساعت چەند بێ لەو دەبەری هەفتەوە زۆرە باش سپاس بۆ ئەو مشتە کاکە ئەوە جەیەکەیە شتەکان خۆش دەکەی بەس کاکە ئەوە لە ژوورێ یا تا خوشتی لێە جێونیونی لێ هەمووشە بەس دەبێ ئاگایە کرد لەو کەرە با بۆ عالە شتانە بی ئەوە ئامانەتە ها کاکە بەیانیانش خواردنەشان لە پێش ڕووکە شەوانیش دەکە قوفلدا نەوە کەسەکان ناحەزە کەسێک بێ بیان بە زیەکە ئەمانەتەوە بابا ئەم لێرە ناژم دێتە ترسێ مەترسێ کچێ خۆم مەترسێ خۆ بەتەنێنی لەگەڵ دانیوە قەت بەجێت دیارم باشە ماما حەزمان لێ لێرە ئەم لێرە دەترسێ بڕم بۆ کنداکە چی خۆم داچت ماوە چکە دێتە ئێرە دەستنەوە ماڵی خۆتان دیسان ژیانە چ خۆش دروست دەکەنەوە باشە ئەوتە بڵێ چی سبەینێ پێکەوە دەچینە جۆلانێ باشە کاکە سبەینێ دەیبێنە جۆلانێ پێکەوە پیاسە چ پارچ پێ دەکەین باشە کاکە زۆر سپاس بۆ ئەو مشتەکە سپاس دەکەم هەر ئەوەندەم پێ دەکرێت کاکە سپاس ئاگایە کرد لێرێ باش باش بێخەم ئەمە خواحافیز باشە
کاروان پیش بێت کچم ڕۆ دەی ڕۆ سۆکانە دەی ماردە چ بۆ چ باشی بکە ئەوە زێڕە دەزانم ئەو بچدیتەوە لەکوێ دیتەوە ئەلێ دەکرد بوو تەماشی ئەو لەوالام کرد کەس دیار نەبوو وەڵڵا پاروت کەتە ناو ڕوونی لۆ هەموو کێشەکانی تو بۆی حەل دەبێ کاک سەردار برای ئەوەش قایمەی کەلوپەلەکان یەک ئەسواق ئامادەنیە لێما وەرگن دەڵێ دوو مانجیمایە ئێکسپایر دەبی ڕەحمەت لە بابدا تو ڕۆژە خەبەرە چ خۆشن نەیدا خێر بنی چۆوانوە نییە هەڵکە وەختی ئەو قسە و قسەڕۆکانە نییە ئەمە دەی فکر لەو کەلوپەلانەی ناو مەڵزەنی بکەینەوە خدا عادیمە ئەگەر زوو سەرفیان نەکەین ئێکسپایر دەبن ئەوە زەرەرێکی هەیە کورێستا تو پێم برێ خوشەکە نردەوە لای ئەو فگوڕەی نینی ڕاو تەلەفۆنت لە عەباسی بکەم دەڕاوەسە لۆی دەکەی ئەتو دەڕاوەستە سپێی وەندی بەوی هەیە باش کاک عەباس باشی سحەتت کووە زۆر باشی مەمنون سپاس کاک عەباس لەگەر بریام یەک جانتا زێڕمان دیتیتەوە یەک جانتا زێر کرۆ تۆ بەڕاستی تا ئەرێ وەڵا بەڕاستی مەوزە فکرێکی زۆر زۆر باشم پێ لە چێن دەری ئەمن لە ئۆفیسی مە کەسە گوێ نەدیتیا نا کەس نەیدیتیا زوو خۆت بگەینە من زوو باشە باشە ئێستا دێ دە باشە زوو خۆت بگەینە من چێ بۆ کرەوە کاروان و سەلیم بوو زاوا دەڵێ یەک جانتا زێڕمان دیتیتەوە کورە تەواو کێشەمان هەموو کۆتایی پێ هات ئێبسن چەندە کورە دەبا و منداڵی بینەوە هەموو کێشەکانمان حەل دەبی کاکە ڕودەی بڕۆ پێچم دەستان خۆشی بەس پێم بێن کەس ئەو گوێی نەدیت کە ئەو زێڕەتان دیتەوە نانا کاک عەباس پشە بمان بینی زۆر باشە سەلیمی چاوە بزانە خوا چانەتی خۆش دێ بزانە کو زێڕی لۆ نادی هەموو کێشەکانی خۆت چارەسەر بکەی دەهەستن دەی هەتا زۆر بچینە و زێڕی بینە بازارەوە بیکەینە پارە کاک عەباس بازاری چی ئەوە ماڵی من نییە ئەوە ماڵی خەرچیە بە قوربان ئەو زێرەگە بفرۆشم پارەکە دەبۆ من دەبتە حەرام حرام کورە تو ئەگەر لێ کوم دەژی ئەتو ئیوەی باسی حەڵال و حەرام بکەی هەستە هەتا زۆر بیکەینە پارە هەستە دەی وەنیە بە قسەی براکچکەی خۆت بکە هەم قەردەکەی کاک عەباس دەدەیەوە هەندوو خوازی خێزانیشت دەگەڕێتەوە مارێ حتا سبێ قسەم لەگەڵ بکەن قەت ئەو غەڵەتەی ناکەم ئەوها دەشەر بیانش لێ نەگەڕم خوشیم بگەڕێتەوە کلەتو کاک عەباس ئەمە بە خۆمان ئیفلاسمان کردیا ئەتو دەتەوێت پارەی حرامیش بنێ ناو کۆمپانیای کاکە لە کەری شەیتانی وەرە خوارێ هەزوو تەمەشا حاری خۆت کە کاکار بە خێری ساحیبی سەرفی دەکەین ئەوە چ دەکەی سەکەیەوە پۆستەچ بڵاو دەکەمەوە لۆ چ لە هەموو دەستگایەکان هەموو پەیجەکان وە بزان کە زانتایەک بوون بە پڕی زێڵە بێبی بنەوە کورە سەری نەکەی لە ڕای ئەو خوای ئەوە خواتی خۆشیشتە و پارەی لۆ هینای دەو هەموو کێشەی خۆمان چارەسەر دەکەین ئەویشە قۆڕەی مەکە کاک عەباس گوێ بگرە ئەگە بزان لە برسان بمرم لەناگەم یەک فلسی حرام بێتۆ ماڵی من وەرە سەلیم عاقڵ بە وەرە سەلیم وەرە چی وەرەچی داوەشەی زەڵا مەرێوەرە لە خۆت و لە فکرکردنەوەت کاک عەباس بڕە گوژدان تەبی گوژدان بە هیچ جۆرێک پارەی حرام نایەتە ناو کۆمپانیایی سەردار حەڵال و حەرامی چێ کورە من هەتا من هەنگلا کەتیمە ناو قەردان کورە سەلیم وەرە بوتەوە وەرە ئەلۆ فەرموو بەڵێ تەواو بەری هاتوونەکە چەندە نا کاکە ئەوەندە نییە نا بە قوربان نا ئەویش زاتیاکە نا بۆ نۆعی نییە باشە بە قوربان سەرچاو
فەرموو باش کاکەجان سەلامەت بی خدا کەسم کە عیمانت بۆ ناردین هاتوومە خونەکان بەرنەوە هاتووی تەلەفۆن کرد فەرموو زۆر سپاس خوشی من بەڵێ زۆر کەس تەلەفۆنی کرد گوتی ئەو ئاڵتونە ئێمنە بەڵێ بەڵام ئەگەر نەزانم 100% متمانم نەبی کەەوە ئێفلان کەسیە ناتوان بدەمەوە ڕاستەکەی چکە ماڵی ئامانەتە و نابێت ئەزانم ئێستاش بەڕێزت هاتی دەی بزانم زێرەکە چوو چیە هەتا بدەمەوە کاکەجان وەک پێم وتی ئاڵتونەکان ئیمنە دوو قایشە لەگەڵ گۆبەرەیەک و دوو گوارە کەواتی ئێتو نییەوە بۆی من نییە کاکەجان ها بەبیرم هاتەوە 6 تاک بازن لە پانەکانی تیا و باریکەکانیش 12 دانەیە باش ئەو جانتای ئافرەتان بوو نانا کاکی من جانتای پیاوانە و دەستکێکیشی پێوەیە ڕەنجکوو بوو قاوەیە باش بەس پێم بری ئەتو لەو پارچ ئەو هەموو زێردۆ پێ بوو وڵی برێنم چی پێ بڵان جارێکیان دزیمان لێکرێتی لەو کاتەوە ترساین و هەر ئاڵتو لەگەڵ خۆمان نابێنە دەرەوە نایرین لە ماڵەوە دەینین باشە خوشتی من ئێستا قسەکانت هەموو تەواوە ئەوی گۆتت ڕاستە باشە شکری خوای بکە کە ئەو زێرەکە تێکەنیەکی الحەمدولله ئێستا لۆ دینم باشە باشە کاکەجان سپاس ئەوش ئەمانەتەکە تەماشێکە نەکو نەقوستانی هەبیان دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس زۆر مەمنونی تۆم مەمنی نایە مارێ خۆتۆ لۆت گەڕاوە زۆر سپاس دەکەم بەڵام شتێک کاکەجان ئەمیست پێت بڵێم تو بۆ لێرە ژیت لێرە دەژم ژیانم هەیە وەزەم تۆزەک ناڕێکەوە باش نیە هاتمێرە ئێ باشە کاکەگیان ئەمە خانوویەکمانێ وەرە لەوا بژی نانە تۆ چاکێکی زۆر گەورە و لەگەڵ منا کردووە ناخوشی منە ئەو ئیشەم کردی لە پێناوی خوای نەک لە پێناوی مادەی ئەم لێرە زۆر مرتا هەمیست مشکلم نیە بەڵام خۆشحاڵە بووم ئەگەر باتدای تو چاکێکی زۆر گەورە و لەگەڵ منا کردووە سپاست دەکەم لەم سەردەمایە کەس ئەو چاکەیە ناکات مەمنونم ئینشاءالله هەر تووشی چاکان دەبی ئینشاءالله ئێستاش ئەمانتەکەم دایەوە مارە خودۆ خۆت گەڕاوە خوات لەگەڵ زۆر سپاس دەکەم بەڵام ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ڕاتگۆڕێت توانین تەلەفۆنم بۆ بکەین زۆر زۆر سپاس دووبارە خوات لەگەڵ سەرچاو سەرچاو کاکە بڕوا بکە بە 30,000 لەسە خۆمە بەس ئەمن بە 2000 ڕوبعی دەدەمێ بەڵکی ئەتوش ئیسیفادەی باشی لێ بکەیت بڕوا بکە لۆ توش 2.5 بەسەری دەکاتەوە بەس زەرەرمان کردی لۆیە بەس باشتەکت پێ برێم یەک مانجی مایە ئەکسپایر بی نانە خەمی لێمە خۆ بڕوا بکە بەیەک هەفتەی یەک شتی نایۆ لە بازاڕی بڕۆ بەس ڕێکلامەکی باشی لۆ بکە قازانجێکی باشی دەبکەی دەبی هەتا دوعای خێریشم لۆ بکەی زۆر باشە ڕێککەوتین تاو کاک حەباس ئەتوش هەتا ئێستاکە لەگە زاواکات هیچ پێ نەکرا پارەکە لێ وەرنەگرتەوە کوڕە کاکە چ نەما لەگەری نەکەم یەک فلسی نییە بەس ئەوەی مانەوەی نییە ئەم فکرم لەو بابەتی نەکردیتەوە پلانێکی جەهەنەمیم دانایە چت دانایە ئینشاڵڵا کچە جوانەکەم برسی چەند جوانە چەند ناسکە چێوم خۆ برسیت نییە نابارزۆکە ژیانە دەزانم بەخوای کچم ئەمیش ڕازی نیمە لەوە ژیانەی ئینشاڵڵا کاتیە باشە خۆی ئاگەر لێ وەزعم کووە بابا حەزم لێرە نیە حەزم لێ بم بەیەکم دا کچێ خۆم داکت ئەمای ناوێ بابا دەبگوڕنەوەکەمیە حتا پارەکەی لە مۆخاڵت لێ ناگەڕ بێتەوە ئێستا وازە وشتانە بینە ئەوە حەد دەبیتن هەستە کچێک و بابر بەمە مەکتەبێ باشە لەڕێی دیاریش زۆر زۆر جوان تۆ دەکەم باشە ئەوە دەستە خۆ بینە ئەگەر لە خۆبی تەوا بابڕێ
کچە جوانەکەم سەردار تەلەفۆنم لۆ کاروانی برای زاوم کردە خەریکە ئێستا دێت ئێرە ئێستا دێت سلام علیکم فەرمو ئەوە هات ئەوە هات سلام کاکە باز بەخێر بێ بەخێر بێ بەخێر بێ بەخێر بێ عزیزی سپاس دەکەم کاروان جۆ لەمە ڕابرە با یەکسەر بچین ناو باڵەتەکەی فەرموو کاک سەردار بە خۆت دەزانی برای تو لە چ ڕۆژاچی دایە و لە چ کەلاوەچی دەچی ئەرێ وەڵا ئاگادارین هەمومان پێمان ناخۆشە بە قورئان سەی تەنگاوکەی ناستە و کەلاوەی وەڵا ڕاست ئەو زەدەوی بیر لەوەی بکەینەوە برا ڕزگاری بیرە وەزایی ئێ کاکە دەمزانە دەحەلەت شت بینەوە وەڵڵایە من چەند فکری لێ دەکەم و هیچم بەمێشت دانایە ئەم شتەکەم بەبێشی دادیە چی کاکە باس کاکە سەد دەستگای خێرخوازی هەیە لەو شارەی ئامادەن هاوکاری برات بکەن باشە کەس ناراسی کاکە باس خۆ باش ئەمن یەکەچیان دەناسم تەلەفۆنی لەگە دەکەم بە کامێرەوە بچنن مالی براکە ئێ کاکە دەبە ئەوانش لە پێش کامێرەی هەندێک بنووسێنەوە بگرێن و داوای یارمەتی لەو خەڵکەی بن ئەو زەکارڕە ئەو کاتی دەزانی لەو شارێ چ خێرخوازەکەیە وەڵڵای غەرقی دەکەن لە سەپارەی ئەو کاتیش کاکسەدا پارەی مەش دەدرێتەوە ئەمەش ئیسراحەت دەکەین براکەشت ئیسراحەت دەکا و وەڵڵا فکرەکە زۆر جوانە بزەم لە یەک شتی دەترسم لە چ بە یارمەتی خۆتە ئەم تەلەفۆنەکە زۆرم هەیە ئەگەر بڕۆ کاکسەدا بڕۆ فەرموو کاک سەردار لە چ دەترسی لە چ دەترسم وەڵڵای بە قورئان چ بڕوا ناکەم سەلیمی برام بۆی ڕازی بی ئەو قسەی نەکەی ها ئەو کابرایەتی چۆ دەرێ ئەوە شەریکی منە لەو کۆمپانیایەی 115 مایە هەموو ڕۆژێ مێشتی خواردیمە پارەی بینە خەریکە و 115 لێ دەسی کورە کاکە باس خۆمەش حیانمان پێوە چوو خۆم پێم خۆش نێ لە وەزعی هەر حیان پێوە چێم پێم دەرێن کاکە برات لە کەلاوەی کەتێ لۆ من حیان پێوە نەچووە ورە شەرمێ دەکەم تەماشای خەرچیش بکەم دەڵێم بڕۆ زاوا دەرچێ کەتیە جواب دێ لە بۆی هۆردێکمان لە وەزعی قورتارمان بی دەبی ئەو ڕۆپێکەوە بە کامێرەوە بچینە مالی برایەکەت تاو باشترین فکرەیە زۆر باشە ئەمن ئێستا پەیوەندی پێوە دەکەم دەلویک باش باشە مامۆستا ئێستا تەمەشا و کامیرەی دەکەی دەڵێ داکم بەجێ هێشتینە وەزعمان خراپە نان نییە بیخۆین بابم لەبەرەوەی فەقیرە داکم بەجێ هێشتیە باشە ئێستا چ دەڵێی تەمەشا و کامیرەیەکە باشە تێگەیشتی کچم بابا ئەم شت نەدەکەم ئەو قسانەکەم دواتەوە بەکانی مەکتەبە قەشمەری پێ دەکەم عباس ئێستا ناوی بۆ نوعای زەلیل بکرێت مش کەرامەتم هەیە عەزەت نەفسم هەیە ئەوەی قبول ناکەم کاکە لە بۆ دانەوەی قەردەکان پێویستە هەندێک دام بە خۆت تا بگری کاکە قەرد بۆ نوعای نادرێتەوە ڕاوەستە سەریم ئەمن ئەو ئیشەی دەکەم لۆ بەرژەوەی تو ئەو ئیشەی دەکەم لە بۆی لەو ژیانە سەخت و دژوارە ڕزگار بکەم تخواوە ژیانە تو تێدای ئیشی خۆت کە برام ئیشی خۆت بکە ئیش خۆت بکات ئۆکەی زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئازیزان ئێستا ئێمە لە ماڵێک داین ئەو ماڵە پێویستیان بە هاوکاری هەیە ماڵێکن کە زیاتر لە چەندین مانگە بێپاران نان نییە لە ماڵەکەیان بیخۆن تەنها باوک و کچێکن ئەو کچە جوانەیە ئەوەی دەیبینن و پێویستیان بە هاوکاریە و دایکی جێیان هێشتووە هیوادارم ئەوەی کە هاوکاری دەکات لە ڕێگای ئەو ژمارە تەلەفۆنانەی خوارەوە پەیوەندیمان پێوە بکات و هاوکاری خۆیان بگەێنن کچە جوان تۆش چیت هەیە بۆ کامێراکە بیڵێیت سوپاست دەکەین بەسە دەرەوە کاکە دەرەوە کاک دەرەوە دەیگەڕێ هەمووتانەوە دەرێ وای لێ هات قبول ناکەم دەکەین کاکە عەزەت نەفسم هەیە ئەوەی قبول ناکەم کاک عەباس دەرەوە ئەوە دەڕۆی سەلیم دەرەوە بەس وەڵڵاهی بیلابەتی لاهی ئەو شەش نەفتەرە دینار لە چاوت دەردێنم قەت لێت خۆش ناکەم ڕوو دەرێ ئەوە مە ڕۆژ کامێرەکەی هەڵگرە کاک هەڵگرە باش کچێ خۆم مەترسێ باشە ناگەرێت باش نەژۆ باشە تەواو جوانەکەم وەرە کچەکەم بەرە سڵاو کاکە سەلیم قەرزەکان بۆ دەدەمەوە بەڵام بە مەرجێک دەست بەرداری خێزانەکەت بێت من دڵخواز پێکاتینە و ڕازیە کە شوو بە من بکات خانیت بۆ بەکرێ دەگرم و کرێ 2 ساڵ بۆ دەدەم ژنیشت بۆ دەینم
چییە؟ بابە چ بووە؟ هیچ نییە کچێ خۆم، هیچ نییە. داخرە. باسی بکەم باشە. کچەکە مەترسی وەرە. هیچ نییە، هیچ نییە. عەباس، ئەو لە چێی؟ واز لەو مستەوڕە وانە بینە. ئێستا بڕۆ ماڵێ. ئێستا دێم. مۆزوعەکی گرنگ هەیە دەبی یەک لای بکەمەوە دەگەت و دەگە دڵخوازی. باشە چاوەڕێم کەەوە هاتم. دڵخواز! کارە چییە؟ دڵخواز! وەرە ئەو کارەکارە لە چێ دانیشە هەتا ژیانت مایە دڵخوازت نادەمەوە. دڵخواز بلۆ باکە جارێ ئیشم پێ پێم ئەو تەلەفۆنە لە بۆ چ کرد ها؟ دیارە مۆزوعەکی گرنگ هەیە. دیارە کارەساتێک هەیە. لە باسیکە لە بابزایی چی ئەو کارەسەتە؟ بانجی کە جارێ کچی خۆم. هەست داکت باکە بخۆتیەوە باشە فەلەی کە دەی. سەری ڕاست و ڕەوان پێم بنێ دەتوێ باسی چ بکەی. با بێتن هەمووشیش بزانی. وەرە دڵخواز وەرە. بەخێر بێ سەلیم. بەخراتی چی حاریسی دنیات کاوەر کردێ بە تەمیا چی؟ لەسە خۆ لەسە خۆ. نازانم دەبێ بابەتەکە هەیە پەیوەندی بە تۆ هەیە دەمێ باسی بکە. دە باسی کە لێ ئەوە هات. حەزێ بزانین چییە؟ دە باسی کە عشقەکەت خیانەت لێ کردم. سەی خوار. واگەر لێت باسی چ دەکەی و چ قسان دەکەی. ئاگام لێیە. بەڵگەم پێیە. بەڵگەی چە؟ دەمزانی ئەمە. هەر خێزانێک لە گەلمێردی خۆی نەبێ. هەڕە دەکات. وەرە بێدەنگ با. بازەکەیتی. هی لە بزان بەڵگە چییە؟ فەرموو ئەوم لە تەرجمە بکەوە چییە؟ ئەو درۆیە ئەو بوختانە تو بە خوشی من دەکەی ئەتو باش خێزانی مەدەناسی چەند ڕۆژتمان پاکە خێزانت چ حالیچی ئەتوش نەکەم لێستانمەوە ئێستاش باسی بوختانم لۆ دەکەی لەسەخۆ دەخواست بۆ باسی شتەشی دەکە ناستاک ئەتو چ دەنێ کاکە من خیانەتم نەکردووە. دڵخواز پێش لێرە بڕۆم هەردووتان دەکوژم. کون ئەتۆ ئەو پیاوەی ئەمە بکوژی؟ ڕاستەکەم دەوێ. من خیانەتم نەکردووە. بەڵکو کەسێکی ترە ئەوە. دڵخواست برایەکە چی نەکرد ئەتوو پێم برێ ئەوە چییە؟ دڵخواست پێ برێت و درۆی دەکەی ئەوە ڕاست نییە زوو دڵخواست بڵێ سەلیمە تو درۆی دەکەی ئەوە ڕاست نییە. ڕاستە. ڕاستە؟ بەڵام من خیانەتم نەکردووە. ئەو بابەتە چییە؟ نازانم چۆن پێتان بڵێم. لەسەخۆ لۆمان باسکە زانین ئەو کێشەیە چی ئەو نامەیەش بابەتە چیە هاتی بۆرە دێ قسەی بکە تەحەمولم نەما. ئەو کەسێک کە خیانەتی کردووە من نیم کاکە بەڵکو کەسێکی نزیکی تۆیە. کەسێکی نزیکی وەکو من بەرگە ناگرم زیاتر زوو زوو باسی بکە چێەوە؟ سەردارە. سەردار کووە توی دەناسی؟ کاکە کاتێکە تۆ منەهێنایەوە بۆ ئێرە سەردار لە ڕێگەی فەیسبووکەوە نامی بۆ من ناش. پێیوتم کە واز لە سەلیم بێنە هەموو قەرزەکانی بۆ ئێمەوە بەس بەو مەرجەی تەلاق لە وەرگرە و شوو بە من بکە. ئەتکەم بە بەختەوەرترین ئافرەتی ئەم دنیایە. ئاڵتون و سەرۆت و سامان لە بەردەم تادائەنێم. زانە سەرداری بێ شەڕەف و ئیستیقلالی فەقیر و نەبوونی توی کردیە پەنای لۆ شەڕەفی من بردیە. هەستە سەلیم هەستە هەستە زوو خۆمان بگەینە ئەو بێ شەڕەفەی هەستە. سەردار ئەمن 20 ساڵ پێکەوەچی برای نیشمان کرد ئەتون لە جێی برای خۆمدانە هیچ گەیشت خۆی چاوت لە شەڕەف و ناموسی خوشکەکەم بی. ئەم گەڕێ وەرە لای وەرە لای
لێگەڕێ. سەردار دەزانی جیاوازی تو لە گەزاوایەکەم چییە؟ تو شەرەف و ناموس لەکرە تو هەر بایەخی نییە، بەس دەبێت پارە بێ. بەڵام زاوایەکەم نەخێت، شەرەف و ناموس لەکری گرنگە، بیر لە پارەی ناکاتەوە. بەس خەتای منە کە چەند ساڵە سیقەم بە تو کرد. زەلام ئەرێ وەڵڵا لەو ڕۆوە ئەم تو شیرک نینە لەو کۆمپانیای تێنەگەی. لێگەڕێ خۆت بۆی کیسمەکە لێگەڕێ. لێگەڕێ لێگەڕێ خۆت بۆی کیسمەکە. ئەرێ وەڵڵا بڕۆ لێگەڕێ. عەباس زاواکەت لە کەلاوان کرد، گوتم با خوشکەکەشم لە کەلاوان نەکەوی بێتە جێیەکی گەر و نەرم. داوە شێرە وەڵڵا لێگەڕێ لێگەڕێ هەی بێ لێگەڕێ 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 خۆت بۆی پیسمەکە لێگەڕێ وەرە بڕۆ لێگەڕێ وەڵڵا دەیکوژم لێگەڕێ وەڵڵا دەیکوژم بڕۆ لەوەی گەڕێ بڕۆ تێپەڕە خۆت بۆ بزراوە کیسەی پیسمەکە بڕۆ دەی گەڕە. زۆرمان ناخۆشی چەشت، بەڵام لە کۆتاییە سەرکەوتیم. زۆر سوپاسی هاوسەرەکەمەکەم کە بە نانی حرام منی بەدەست نەهێنا، بەڵکو بە مەردایەتی منی بەدەستێنا و گەیشتینە ئەم ئاستە و ئەم خۆشی ژیانمان. بۆستن بۆ سێڵفی پێ بکەنن